وایادی مەولود هاتەوە خۆشی کەوتە وڵاتەوە مەولودی کەسێک ئەمما کەس هەر بەخوا وەسفی دەکرێ و بەس چی قەڵەم و زمان و زارە دەستە پاچە و کۆڵەوارە لەودی و هۆش و زەینی مەوە هێشتا باسی بەرزی ئەوە هەی لە کۆڵێن هەی لە قەندیل گەز کوا دەکاتە بەژنی میل جۆگە لە ناگاتە ڕووبار یەک یەکە و هەزاریش هەزار خۆش لە ناسچی نێرگز وڕە پەنجە لەو نیگارە سڕە هەر چۆنێکی بیخەیە ڕوو لە 200 ملیۆن دوویە دوو دەبێ هەر لە خواوە بزانین لە ئاوێنەی ئەو بڕوانین ئەم جار دەزانین ئەو زاتە بۆچی فەخری کائیناتە شەماڵی سۆز و بەزەیی هەڵی کرد تەشریفی گەیی بەدەستی پڕخەڵاتەوە خۆری خوایی هەڵاتەوە بۆ هەموو سەردەم و ساتێ مژدەی ڕەحمەتمان دەداتێ